دوای ئەوەی حکوومەت یاریمی کوردستان بڕیاریدا با کەمکردنەوە یەخستنی وەزارەت و بەڕێوەبەراتیەکان و پێداچوونەوە بە هەیکەلێت و میلاکات و کارژێڕی وەزارەتەکان لێژنەیەکی باڵای پێکێنا. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت یاریمی کوردستان 160 بەڕێوەبەراتی کەم کردەوە بۆ 24 بەڕێوەبەراتی. وتەبێژی ئەو وەزارەتەش دەڵێت با جێبەجێکردنی بڕیارەکە ساڵانە وەزارەت بڕی 6 میلیارد دینار بۆ خەزانەی حکوومەت دەجێڕێتەوە. بڕیاردرا لە هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکان و بەڕێوەبەراتیەکان لە ژمارەی بەڕێوەبەراتی لە 160 بەڕێوەبەراتی هاتینە سەر کەمکردنەوە بۆ 28 بەڕێوەبەراتی لە 132 یەکەی ژمێرەیاری واتە وحدی حسابی. ئەمە هەمووی نەما کۆتایی پێدەوە کە بەڕێوەبەراتیەکان نامێنێ یەکە حسابیەکانیان نامێنێ و ژمارەی هۆبەکانیش 700 هۆبن کە کەم کرانەوە نەمان. بەمەش دەتوانین بڵێن تەنها لە وەزارەتی ڕۆشنبیری لە ماوەی ساڵێکدا دەتواندرێ دەوری 6 میلیارد دینار بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ جێڕانەوەی داهات و کەمکردنەوەی خەرجیەکانی لە ڕێگەی لێژنەیەکەوە 487 بەڕێوەبەراتی کەم کردوتەوە بۆ 314 بەڕێوەبەراتی. وتەبێژی ئەو وەزارەتەش ڕایدەگەێنێت سەرباری کەمکردنەوەی بەڕێوەبەراتیەکان دایان هۆبە و بەش و یەکەی کارژێڕی هەڵوەشێنراوەتەوە بەمەرجیا لە کەمکردنەوەی ڕۆتین لە دامەزراوەکان بڕێکی باش لە داهات بۆ حکوومەت دەجێڕێتەوە. بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندێتی و قەبارەی هەریەک لە زانکۆکان لە هەرێمی کوردستان بڕیاردراکەوە 173 بەڕێوەبەرایەتی لە کۆی 487 بەڕێوەبەرایەتی لە تەواوی دامەزراوەکانی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و زانکۆکان کەم بکرێتەوە. ئەم بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی جگە لەوەی کەوە دەیان ملیۆن دینار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە لە هەمان کاتیشدا وا دەکات کەوە فەرمانبەران و مامۆستایان و خوێندکاران و هاوڵاتیانیش کاتێک بۆ ڕایکردنی مامەڵەکانیان سەردانی دامەزراوەکانی خوێندنی باڵا دەکەن هەم ڕۆتین کەم بێتەوە هەمیش بە ئاسانی کاروبارەکانیان ڕایی بکرێ. بەهۆی قەیرانی دارایی حکوومەت یاریمی کوردستان پەنای بردۆتە بەر پیادەکردنی سیاسەتی زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجیەکانی لە ڕێگەی کەمکردنەوە یەخستنی وەزارەتەکان و بەڕێوەبەراتیەکانی سەر بە ئەنجومەنی وەزیران. ئاوکات تا ئێستا شەریەک لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سەرباری کەمکردنەوەی بەڕێوەبەراتیەکانیان دایان هۆبە و بەش و یەکەی کارژێڕیان هەڵوەشاندۆتەوە. بەمەش دەبێتە هەوڵێک بۆ جێڕانەوەی بڕێک لە داهات بۆ حکوومەت تا بتوانێت ئەو زیادە خەرجیەی کە هەیەی نەهێڵێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.